لەسەر خوێنی مورسی ئەردۆغان پەیوەندی لەگەڵ میسر دەگۆڕێت بۆ سەربازی. نهێنی ئەو هاوپەیمانیان نوێی بۆ لە قالبدانی کووردا ڕێژراوە. ڕۆژانێک ئەردۆغان و سیسی شیر و تیریان لەیەک دەسوو. ئەنقەرە سەرۆکی ئێستای میسری بە خوێن ڕێژ و کودەتاسی تاوانبار دەکرد. بەهۆی ئەو کودەتایی دژی خوان ئەنجامیدا، بەڵام کات هات و ڕۆیشت. ئێستا پەیوەندی ئەم دوو دەوڵەتە ئەوەندە خۆش بووە پەڕیوەتە ئاستی باڵای ئەمنی و سەربازی. بە جۆرێک کەس خوێنی مورسی لە تورکیا لەبیر نەماوە. ئەنقەرە لەم چوارچێوەیەدا خەریکی ئامادەکردنی پرۆژەیەکی گەورەیە بەرەو ڕاگەیاندنی هاوپەیمانی وڵاتە سوننەکان هەنگاو دەنێت. ڕۆژنامەی مەعاریفی ئیسرائیلی زەنگی مەترسی لێدا واشکرای کردووە کە واشنتۆن داوای لە نێردە دیبلۆماسیەکانی لە قاهیرە و ئەنقەرە کردووە زانیاری ورد لەسەر پەرەسەندنی پەیوەندیە سەربازیەکانی نێوانیان کۆ بکەنەوە. ئەم هاوپەیمانیە تەنها میسر و تورکیا ناگرێتەوە، بەڵکو سعودیا و پاکستانیش دەبنات جەمسەری سەرەکی. وڵاتانی ناوچەکە عێراق، سوودان، سۆماڵ، یەمەن، لیبیا و سووریا گەیشتونەتە ئەو بڕوایەی ئەگەر یەک نەگرن یەک لە دوای یەکدا بەش دەبن. واشنتۆن دەیەوێت ئەم هاوپەیمانیە نوێیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژمونی چین و رووسیا لە ناوچەکە بەکاربهێنێت. مارجەکانی ئەم هاوپەیمانیە بریتین لە داماڵینی چەکی میلیشیاکانی سربەتاران، دانپێدانان بە دەوڵەتی فەڵەستین و پاراستنی یەکپارچەیی ئەو دەوڵەتانەی بەترسی پارچەبوونیان لەسرە. بەمەش وا دەردەکەوێت لە پاڵ دەسەڵاتی ئێستا ئێران کورد زەرەرمەندترین لایەنی سەرکەوتنی ئەو پرۆژەیە بن، چونکە هاوشێوەی ئەوەی تۆم بارانگ بانگەشەی بۆ دەکات پلانەکە پشت بە بەهێزکردنی دەسەڵاتە ناوەندیەکان لەسەر حیسابی لاوازکردنی فیدراڵیەت و قەوارەی نیمچە سەربەخۆ دەبەستێت هاوشێوەی دیفاکتۆی هەرێمی کوردستان.